میوزیکەکانی بێتهۆڤن کۆمەڵێک میوزیکژەنی ئەڵمانی لە باخچە و بازاڕەکانی هەرێمی ڕایلند میوزیکەکانی میوزیکژەن بێتهۆڤن دەژەنن بۆ پاڵپشتیکردن لە داواکاری خەڵکی هەرێمەکە. هەرێمی ڕایلند کە دەکەوێتە ڕۆژئاوای ئەڵمانیاوە کە لە 24 گوند و ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێش پێکهاتووە کە دەوڵەمەندن بە سامانی سروشتی، لەوانە گۆگرد و خەڵوزی بەردین. لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک لە کۆمپانیا ئەڵمانیەکان دەستیان کردووە بە هەڵکەندن و لە ناوبردنی دارستانەکان بۆ دۆزینەوەی ئەو ماددە بە نرخانە کە لە ئەنجامدا هاوڵاتیانی ئەو ناوچەی تووڕە کردووە و لەو بارەیەوە ناڕەزایەتیان دەربڕیوە. Ja, die Musiker haben uns erzählt, dass Beethoven sehr umweltbewusst. بەڵێ موسیقاژەنەکان ئەوەیان پێڕاگەیاندین کە بێتهۆڤن زۆر پاڵپشتی پاراستنی ژینگە بوو، هەروەها ئەگەر ئەو لە ژیاندا بمایە لەگەڵ هەموماندا خەباتی لەو پێناوەدا دەکرد. بە میوزیک ژەنین پاڵپشتی دەکردین بۆ مانەوەی گوندەکەمان و کەشوهەواکەمان. خەڵکی ئەم ناوچەیە وەکو خۆیان باسی دەکەن زۆر پاڵپشتی پاراستنی ژینگەن. چەندین ساڵە لە ناوچە جیاجەکانی هەرێمەکان خۆپشاندان و ناڕەزایەتی دەردەبڕن. ئەوان داوا لە خەڵکی ناوچەکانی تر دەکەن کە پاڵپشتیان بن. Und die Motivation hat uns schon. هەمبی زۆر هانیداین. بەڵێ بینیمان کە خەڵکێکی زۆر خۆپیشاندانیان ئەنجامدا دژی لە ناوبردنی دارستانەکان. هیوادارین خەڵکێکی زیاتریش بەشدار بن لێرە و پاڵپشتی ئەم خەڵکە بن کە دەیانەوێت لە گوندەکانیان بژین و بمێننەوە. میوزیکژەنەکان لە شوێنێکدا میوزیکی بیتهۆڤن دەژەنن کە بڕیاری وێرانکردنی درراوە بۆ دۆزینەوەی ماددەکانی خەڵوزی بەردین و گۆگرد. Ich glaube, das ist genau der richtige Ort. Mich hat das sehr berührt. پێم وایە ئێرە باشترین شوێنە بۆ ئەنجامدانی ئەم کارە لەبەر ئەوەی تەنها لە دووری 100 مترەوە وێرانکردن ڕوودەدات. دەیانەوێ ئەم گوندە و ئەم باخە جوانانە تێک بدەن. من خۆم کاری ئەم میوزیک ژەنانە زۆر بەرز دەنرخێنم. هەرچەندە لە ناوبردنی دارستانەکان نەوەستاوە و کۆمپانیەکان بەردەوامن لە کارکردن، بەڵام هەندێک لە هاونیشتیمانیانی ناوچەکە هیوایان لە دەست نەداوە و پێیان وایە کە جیهان ئێستا دەنگیان لە جاران باشتر دەبیستێت. Ich habe wirklich die große Hoffnung, dass solche Aktionen dazu beitragen. هیوادارم ئەم کردارانە ببێتە پاڵپشتی داخوازیەکانمان لەبەر ئەوەی 10 ساڵ پێش ئێستا کەس گوێی بە ناڕەزایەتیەکانمان نەدەدا، بەڵام ئێستا دەنگمان دەبیسترێت. ڤایرۆسی کۆڕۆنا کاری ئەم میوزیسیانانەی قورستر کردووە. ئەوان بۆ پابەتبوون بە ڕێنمایەتر دروستیەکان بە ناچاری لە دووری یەکترەوە میوزیک دەژەنن. بەڵام کۆڕۆنا نەبۆتە هۆکاریەوەی ساردیان بکاتەوە لە پاڵپشتی هاونیشتیمانیانی ئەم هەرێمە بۆ مافارڕەوەکانیان.